لە دوای ڕاگرتنی هەموو جوڵەیەک لە شاری سلێمانی و داخستنی سەرجەم فرۆشگا و ئالوەی سەوزۆمیوە جارێکی تر بەڕووی هاوڵاتیاندا کرانەوە. وەک فرۆشیارانیش دەڵێن هەموو ڕێکارە تەندروستیەکان جێبەجێ دەکەین تا ژیانی خۆمان و کڕیارانیشمان پارێزراو بێت. ئێمە وەکو مارچێتەکان کە دەست بەکارین لە ئیشکردمان وەکو ڕێگە پێدانمان بەپێی مەرجی پێویستی وەزارەتی تەندروستی پێویستە هەموو کارمەندێ لێرە دەستکێش و دەمان بەسێ و هەر مشتەرێکیش پێویستە بێ وەشتکڕین ئێمە بە خێرات نیەقین بەڵام بە شەرتێ بەپێی پێویستی پێوە بێت یا دەمامک یا دەستکەشی بێ ئەگەر نەشی بێت نەیاڵین بێتە ژوورۆنێ. ئەم پەتایە بۆ گواستنەوەی نزیکەوتنەوە لە یەکتری ئەبێ مەسافەیەکی بڵێن مەترێ مەترونیەکە بین بێ بۆ تاقییمکردنی دەستمان داناوە دەستکەش لە دەست دەکەین دەمان بگە بەستین. هەموو ڕێکارە تەندروستیەکان من جێبەجێ کردووە. ئێمە وەکو خۆمان هەموو کاتبەکان و حەماڵەکانیشمان هەموو ڕێنمایەکانی تەندروستیمان جێبەجێ کردووە داواکاریشین لە هەموو ئەو تاکانی کە دێنە ناو ئەلوانەیە جێبەجێ بکەن. لەگەڵ بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە سلێمانی ڕێکارە تەندروستیەکان بۆ پارێزراوی هاوڵاتیان لەلایەن ئیدارەی شار و تەندروستکاران و هێزە ئەمنیەکانەوە گیراونەتە بەر داخستنی حەلوە و مارکێتەکانیش لە چوارچێوەی پارێزبەندی بووە تا هاوڵاتیان لە دەستی ڤایرۆسی کۆرۆنا پارێزراو بن. فرۆشیارانیش ڕایدەگەێنن هەموو کەلوپەل و پێداویستیەک هەیە و نرخیش جێگیرە. داواکارین بەپێی پێویست یانی شتەکان قەڵەباڵغیمان لەسەر دروست نەکەن بۆیە هەم بۆ خۆشیان باشە بۆ ئێمەش باشە زیاتر باشەکەی بۆ ئێمە چووکە ئێمە زیاتر خەڵکە بینین وەکو پێویستە بێ ڕێز لە بڕیارەکان کرد لە خزمەتیان هێنێمە. ئەوەیە تەلادەگە دەمامیشی پێوە نەبێ بە زووترین کاتی گوازێتەوە بەس لەخوا بەزیابێت لە ئەلوەیە زۆربەی زۆری دەمامک و دەستکەش بەکارێنێ حەمد و سەنا بەخوا ڕێنمایەکانی تەندروستی بەڕێک و پێچی جێبەجێ یەکرێ. سپاس بۆ خوای گەورە هەموو شتێک لای ئێمە هەرزان و هەموو شتێکیش دەستەکەوێت. ئەلوەی سلێمانی بەڕووی خەڵکا کراوەتەوە. بێگومان هیچ کەم و کوڕێکمان نیە و سپاسی دام و دەستگای ئاسایش و پۆلیس و هاتوچۆکەین کە ڕێکارێکی زۆر یارمەتیان ناوین بۆی ئاستەنگی کەمتر بێتە ناو ئەلوەی سلێمانیە. لە دوای ئەوەی بۆ جارێکی تر خەریکە ژیان هێدی بەرەو ئاسایی بوونەوە دەچێتەوە لە سلێمانی تەنیا ڕێگەیەکیش کە دەتوانێت ئەو ئاسایی بوونەوەی خێراتر بکات جێبەجێکردنی ڕێنمایە تەندروستیەکانە. لە دوای کۆتایی هاتنی قەدەغەی 48 سەعاتی لە شاری سلێمانی ئەلوە و مارکێتەکان کرانەوە وەک خۆشیان دەڵێن هەموو ڕێکارە تەندروستیەکان ئەگرینە بەر تا ژیان و گوزەرانی خۆیان پارێزراو بێ و تەندروستیان سەلامەت بێ و کڕیارەکانیشیان کە دێن ڕوو لە ئەلوەی سلێمانی و مارکێتەکانەکەن بە هەمان شێوە پارێزراو بن لە ڤایرۆسی کۆرۆنا. پێشڕەو مەجید گەلی کوردستان سلێمانی.